من وەکو دایکی شەهید بۆتان گەرمیانی، وەکو دایکی گەریلایەک ئیدانەی ئەم هێرشە دڕندانەی تورکیا دەکەین بۆ سەر هەرێمی کوردستان. تورکیا نایشارێتەوە، ئەیەوێ کوردستان داگیرکە و لە ناوی بەرێ، ئەیەوێ قەتڵ و عاممان کە، ئەیەوێ لە ناومان بەرێ. پارتیش وەکو پیشەی هەمیشەیی بووەتە کەوا سووری بەر لەشکری ئۆردوغان و سوپاکەی. پەکەکە هاونیشتمانیە، هێزی گەلە، لە هیچ هێز و لایەنێک قبوڵ ناکەین بە پەکەکە بڵێن داگیرکەر. هەر هاوڵاتیە خۆی بە هاوڵاتی کوردستان ئەزانێ و خۆی بە کورد ئەزانێ، ئەوێ بێتە دەنگ، ئەوێ بێتە دەنگ لەسەر ئەم هێرشە دڕندانە، لەسەر ئەم داگیرکاریانە، لەسەر ئەم کردەوە ناشرینانەی تورکیا و پارتی. ئێمە چۆن ئەبێ ئاوا دانیشین و هەڵوێستمان نەوێ، ئەبێ مناڵەکانمان تێبگەێنین، ئەبێ لە خەو هەڵسین، ئەبێ ئەم کردەوە ناشرینانەی تورکیا قبوڵ نەکەین. ئەوەی خۆی بە کورد ئەزانێ، ئەوەی خۆی بە کەسێک ئەزانێ و شەرەفی هەیە، ئەبێ ئەمە قبوڵ نەکە. ئەگەر پارتی چاوساخی و لەشکرکێشی بۆ تورکیا نەکە، تورکیا هیچ کاتێک ناتوانێت ئەم کردەوە تیرۆرستانە و ئەم کردەوە ناشرینانە بەگەلی کورد بکات. ئێمە قبوڵی ناکەین، پەکەکە هێزی گەلە، قبوڵی ناکەین لە هیچ لایەنێک، لە هیچ بەرپرسێک بە پەکەکە بڵێن تیرۆرست. ئەگەر پەکەکە نەوێ، ئیسا ئێمە ئاوا بە ئاسوودەیی ناتوانین دانیشین، بە ئاسوودەیی ناتوانین بخۆین. ئەگەر پەکەکە نەبوایە، ئێستاە هەولێریش و سلێمانیش داگیر کرابوو. ئەوە پەکەکەیە بووەتە قەڵغانی ئەم هەموو کوردەی باشوور بە تایبەتی. ئەبێ ئەم خەڵکەی باشوور تێبگەیە لە ئەوە کە چیوە باکوور کریا، چیوە خەڵکی باکوور کریا. ناوێ ئێمەش ئاوامان وەسەر بێ. ئەوان بە ژن و بە پیا و هەر ئێستاش مناڵیان، ژنیان، هەر هەمویان سەرەڕای ئەو هەموو قەتڵ و عامەوە سەریان هاتێ، سەرەڕای ئەوە تورکیا چیان لێ ئەکا، هەتا ئیسە کۆڵیان نەداوە و هەر بەرخۆدانی خۆیان دەکەن و لە هیچ ناترسن. بەڵامەکو باشوور مەعەل ئەسف نازانم بۆیە بۆ بێدەنگن، زۆر عەیبە، زۆر بۆ هەڵناسن. مردن ئینسان یەک جار ئەمرێ، یەک جار زن و ئەبێتەوە. نابێ هەر ئاوا دانیشین و هەوەس خۆیان تورکیا و هەوەس خۆی هەر جارێ وە بیانوێکۆ قەتڵ و عاممان کە. ڕۆڵەکانی ئێمن خوێنی خۆیان ڕژان لەسەر ئەم خاکە، ئەوە گەریلایە، خوێن پاکە، خوێنیان ئەڕژێ لەسەر ئەو خاکە. قەندیل خاکێکی پیرۆزە، قەندیل گوناح نییە چەکی ئۆردوغان خاکی قەندیل بسووتێنێ، گەریلا بسووتێنێ. گەریلایەک ئەگەر وە پارە بسنرێ، ئەگەر وە پارە گەریلایەک بسنرێ، وە پارەی هەموو دنیا گەریلایەک ناسنرێ، عەقڵی گەریلایەک، توانای گەریلایەک، هێزی گەریلایەک. ئەمانە ئەم حیزبانە ئەزانن گەریلا چەند ئازایە، چەند زیرەکە، چەند بە پاکی کار و بەرخۆدانی خۆیان دەکەن. ئەیانەوێ ئەوە نێڵن، ئەوان ئەیانەوێ ڕاستی لەناودن. ئەم حیزبانە هەروە تورکیا و هەروە حیزبەکانی خۆمانەوە ئەیانەوێ ئەو ڕاستیە لەناو بدەن. ئەوش لە گەریلا سیفاتی گەریلا هەیە، لە بەرخۆدانی گەریلا هەیە. ملەت فرۆشیەوە، هەر هەمووی ملەت ئاگای لە خۆی نییە، هەر لە ئاومان و هەر لە خاکمان و هەمومان فرۆشیین. بەڵام وەکو ئەم ملەتە نازانم هەتاکەی نایەن هەڵناسن، نازانم تاکەی بە ئاگا نایەن هەڵسن یەکدەنگ لەو ڕاستی تێبگەین. ئەو ڕاستی بەس ماوە لە گەریلا ماوە. ئەوە گەریلایە شەڕی ڕاستی ئەکا، ئەوە گەریلایە نایەوێ ئەم خاک و نیشتمانەوە هەدەر بچێت. ئەوە گەریلایە دیفاع لە باشوورەکە، دیفاع لە پارتیشەکە، دیفاع لە یەکێتیەکە. نایاڵێ ئەگەر گەریلا نەبوایە ئێستا سلێمانی نەماوە، ئێستا هەولێر داگیر کریا و ڕۆڵەکانی ئێمە خوێن ئەڕژێنن، ڕۆڵەکانی ئێمە دیفاع لە خاک و نیشتمانەکەن.
بەڵام پارتی نایەڵێت بەردەوام دەست پێشخەری ئەکا چاوساقی ئەکا بۆ تورکیا حتاوەکو یەکەم هەدەفی ئەوەتانێ ئەوە ملت بێدەنگە هیچ نایەژی بەڵام وەکو هەموو هەدەفێکیانەوە تا گەریلان بەڵام گەریلا قەت لەناو نەچی گەریلا ڕیشەی کوتاوە لە قەندیلە لە هەموو شاخەکانی کوردستانە هیچ حزب و هیچ لایەنێ با بخەون بۆ خۆیان ناتوانن قەت گەریلا لەناودن من وەکو دایکی شەهیدێ داوا ئەکەم لەم حزب و لایەنانە هەڵسن با شەڕی براکوژی نەوێ هەر شەڕێک بووە هەر کوردە بەڵام با ئەوان لەوە تێبگەیەن کە گەریلا داگیرکەر نییە گەریلا خاک ئەپارێزێ گەریلا نیشتمان ئەپارێزێ گەریلا پارێزگاری لە خوێنی شەهیدەکانمانەکەن بەڵام بۆ ئەوان ئەوەیان ناوێ ئەو ڕاستیان ناوێ ئەیانەوێ دایپۆشن ئەیانەوێ ئەو ڕاستیە کەس نەیبیسێ ئەو ڕاستی ئەو هەوڵ و تێکۆشانەی گەریلا ئەیدا و ئەی کات نایەڵن ئەیانوێ لە ناوی دەن لەسەر پەیامەکەی قەریلان پەیامێکی جوانە داواکەین لە پارتی لەم حیزبانە ئەو پەیامە قبوڵکەن بۆ خۆیان باشە ئەوان هەتا ئیسا حەزیان لە شەڕی براکوژی نەبوو دەست پێشخەری نەکەن بۆ تورکیا ئەوە شتێکە ناشارێتەوە دەست پێشخەری ئەکرێ بۆ تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان نایڵن هیچ دەوڵەتێکیش هیچ هێزێکیش خۆیان بۆ خۆی ئەم هەلەیان قۆستۆتەوە و وەکو براگەورە تورکیان کردێتە براگەورە و بۆتە نازانم تورکیا بۆتە ئەوەی ئێژی میراتگری میراتخۆری کووردە تورکیا بۆتە میراتخۆری کورد هەموو کەس ئەزانێ ئەم بەرپرسانەیە تورکیان کردێتە میراتخۆری کورد و ئاواوە هەوس خۆی وەسەر کووردا بێ ئەمە دارمان ئەمە ماڵمان ئەمە لادیەمان یعنی مناڵێکیش ئەوە ئەزانێ کاتێ تورکیا قسفی لادیەیە کەکا لەم لادیانەی کوردستان مناڵێ زەلامێت تێرنە سەر شاشاڵێن لەبەر پەکەکەی پەکە بووە لەبەر پەکەکەی با بەگیان پەکەکە ئەوەتانی ها لە شوێن خۆیە ئەم حزب و لایەنانەوە بزانن ئەو فڕۆکەیە ڕۆڵەکەی منیش شەهید کرد هەر ئەو فڕۆکەس بە نەوت و بە داهات و هینی ئەم وڵاتەی خۆمانە سەر خاکی قەندیلی بۆمباران کرد و ڕۆڵەکەی من و هەزارانی وەک ڕۆڵەکەی من شەهید بوون با هەموو دنیا بزانێت هەر نەوتی ئەم خاکەیە داهاتی ئەم خاکەیە ئەو فڕۆکەی پێ هەڵەسێ و ئەو فڕۆکەی پێ دروست دەکرێ وە نەوتی خۆمان و داهاتی خۆمان ڕۆڵەکانی خۆمان شەهید دەکرێت لە 91 ئێمە من خۆم زۆر گەورەنە و مناڵم ئەو هەموو دامایی و بەدبەختیمانە بینا ڕۆیشتینە ئێران هاتینەوە کەس ئەمەروە بەرچاومان و خزممان ئەمر خەڵک برسێتی تینێتی هەر هەموویمان بینا ناخۆشیمان زۆر دی پارتی دووبارە ئەیەوێتەوە ئەوە وەسەر مەلەتی کورد بێنێ بەڵام مەعەلئەسف جارێکی تر ئەمانە جیاتی ئەوە هەڵسن دەست پێشخەری بکەن تورکیا دوورخەنەوە تورکیا شەرمەزار بکەن تورکیان کردێتە ئامانج بۆ گەلی کورد ئێمە و پەکەکە فەرقمان چێ پەکەکە کوردە ڕۆڵەکەی من دژی داگیرکەر و دژی دژمن چەکی شەرەفی لەشان کردووە داواکەین لەم بەرپرسە و هێز و لایەنانە وا نەکەن ڕۆڵەکەی من ئەو چەکەی هەڵی گرەوە بۆ دژی دژمن چەکەکە ڕووبکاتە براکەی چەکەکە ڕووبکاتە ئاراستەی ئەوی بکاتەوە